سڵاتان لێ بێوم کاتتان باش لە بەرنامەی حەوت پرسیارەوە هاتمەوە خزمەتان. ئەمڕۆ قسە دەکەم لەسەر ناردنی ئەو بڕەپارەی کە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بۆ دابەشکردنی موچەی مانگی یەکی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە بە پێی ڕاگەاندراوەکە بۆ وەزارەتی دارایی عێراق 950 ملیار دیناری ناردووە. هەردوو شاندەکە کۆتاییان بە دانیشتنەکان هێنا. ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان گوتی توانیومانە ڕێکەوتنێکی باش بکەین لەسەر تەواوی پرسەکانی دارایی، هەروەها کێشە تەکنیکەکان چارەسەر کراون. زامنی وەکو خۆیانەڵەن دابینکردنی موچەی 12 مانگی ئەم ساڵیان کردووە تاوەکو ئێستا بەبێ کێشە. ئەوەی کە ماوەتەوە ئەوەیە کە دەبێ حکومەتی هەرێمی کوردستان پابەندی ئەو ڕێکەوتنە بێ، هەروەها وەزارەتی دارایش پابەندی ئەو ڕێکەوتنە بێ کە موچە هەموو مانگێک لە کاتی خۆیدا بنێرێ. بەڵام موچەی مانگی 12 هیچ قسە و باسێکی لەسەر نەکراوە و دیاریش نییە دابش دەکرێت یاخود نا. پرۆژه یاسای یاخود هەمواری یاسای بودجەی ئەم ساڵ دەنگی لەسەر درا هەر لە ناو ئەوەدا بەپێی مادەی 12 هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانیش دەست پێ دەکاتەوە کە ئەمە پاڵێکی گرنگە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد لە ڕووی داراییەوە. ئەوەی کە تاوەکوی ئێستا ماوەتەوە کێشەی تەوتینە، هەروە پلە بەرزکردنەوەی کامانە جارە هیچ دەنگ و باسێکی نییە. مامۆستایان مانیان گرتووە، یەکێک لە داواکاریەکانیان ئەمانەیە تەوتین و هەروە پلە بەرزکردنەوە. بەڵام لە ناو شاندەکەەوەی کە من پرسیارم کردو زانیاری وەرگرت باسی ئەم دوو بابەتە نەکراوە، تەنها باسی چارەسەرکردنی کێشەی موچە کراوە و دەبێت هەردوو لایەن پابند بن کە هەموو مانگێک لە کاتی خۆیدا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرن. من بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرانە میوانداری شوان کەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانم کردووە لە پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵما. کاک شوانم کاتت باش، هیوادارم زۆر باش بیت. ئەمەوێ بپرسم، ینی ئەمڕۆ کۆمەڵێک هەواڵی دڵخۆشکەر هەبوون بۆ موچەخۆران کە ئەو جۆرە لە پابندبوونەی کە عێراق دەری بڕیوە بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە 950 ملیارە. ئەمە چۆن کرا؟ ئایا حکوومەتی عێراق یا دروستتر بڵێم وەزارەتی دارایی حکوومەتی عێراق پابند دەبێت هەموو مانگێک لە کاتی خۆیدا ئەم بڕەپارەیە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت؟ فەرموون. زۆر سوپاس کاک سامان، سڵاو بۆ جەنابتان و سڵاو بۆ بینەرانتان. طبعاً ئەمە بەرەنجامی زنجیرەیە کۆبوونەوەی زۆرە و بەرەنجامی غەدرێکی کەڵەکەبووی زۆرە کە لە ڕابردووە لە هەرێمی کوردستان دەکرا و بەرەنجامی بەڕاستی ئەو هەموو کۆبوونەوانەیە کە وەزارەتی دارایی و هەردوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لیژنە تەکنیککارەکانی هەردوو لا کردیان. دوای ئەوەی 10 ڕۆژ لە هەولێر بوون و 3 ڕۆژ لێرەش کۆبوونەوە بەردەوام بوو، گەیشتونەتە نەتیجەیەکی زۆر باش. نەتیجەکە لە ئێستادا زۆر جێگەی دڵخۆشیە. کێشە بۆ موچەی فەرمانبەران نەماوە و وەزارەتیدا هەردوو وەزارەت ڕێککەوتون کە موچەی مانگی یەک ببێتە بنەما بۆ 11 مانگەکەی تر و لە کاتی خۆیان وەکو فەرمانبەرانی تری عێراق موچە دابەش بکرێ و هیچ کێشەیەک دروست نەکرێ. ئەگەر کێشەیەکیش هاتە ڕێگە بە زووی چارەسەر بکرێت. وەکو وتم دەستکەوتێکی باشە، ڕێکەوتنێکی باش کراوە. لەگەڵ ئەم ڕێکەوتنانە لەسەر موچە بە تایبەتی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ هەمیشە بە بیانووی هەبوونی کەم و کورتی لە قایمەکانی موچەی تەئخیرە کرد یان قایمەکانی ئەگەڕاندەوە. خۆشبەختانە ئەو جارە لیژنەیەکی هەردوولا لە هەولێر 10 ڕۆژ
وەکو ئەو ڕێنمایی و تعلیمات و فۆرمانەی کە وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ ئەیانەوێت وەکو ئەوە و بە گونجاندن لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی ڕقابەی مالی نازانم لەگەڵی موازنە لەگەڵ ئەوەی هەتا راپۆرتی میزان مراجعە هەموو ئەمانەیان گونجاندووە و بە قسەی وەزیری دارایی عراق خۆی هیچ کێشەیەک نەماوە ئیتر بەم شێوە بەس کاک شواڵا لێرە پرسیارێک دروستە بێ خۆ لە ڕابردوشدا زۆربەی کات ڕێکەوتنەکان بەم جۆرە بووە بەڵام دواتر کێشە و گرفتی بۆ دروست بووە یعنی ئەتوانی پێم بڵێ جیاوازی ئەم ڕێکەوتنی ئەم جارە لەگەڵ جارەکانی دیکەیە چییە؟ یعنی کە هەردوو لایەن پابەند دەکات بەوەی کە بێ پابەند ئەزانی جیاوازێکە چییە؟ بەڵێ جیاوازەکە ئەوەیە لە ڕابردووە خۆی بە شێوەیەکی گشتی پرسیارەکە مەحقولە حەقیقەت بێمتمانەیەک هەیە بەڵێ و ئێمە ئەزمونێکمانەی ئەمە بەو مانای نەکە ئیشێکی زۆر باش کراوە مژدەیەکی خۆش هەیە بۆ فەرمانبەرانی ئێمە کە 10 ساڵە ماندوون هیلاکن ئێمە ناومێدیە دروستکەین بەڵام لە ڕاستیە ئەگەر لۆژیکیانە قسە بکەین یان ڕازگۆیانە قسە بکەین لە ڕابردووە جۆرێک لە کێشە دروستکردن پەشیمان بوونەوە لە بڕیارەکان یعنی جۆرێک ئەمە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە هەبووە من هەمیشە باسم کردووە مەسەلەن ئێمە لەگەڵ بەرنمەیەکی لەسەر بەرنمەیەکی کاری کابینەی محەممەد شیع سوودانی ڕێکەوتین بۆ پێکێنانی ئەم کابینەیە یعنی ئەم بەرنمەی کارە هاتە پەرلەمان لە پەرلەمان دەنگمان بۆ دا ئەوان ئەم بەرنمەی کاریان وەکو خۆی جێبەجێ نەکرد ئەوە یەک دوو لە ڕاستیدا ینی حکوومەتی فیدراڵ لە بەغداوە 58 مادە 59 مادەی دەستوری ئەو مادانەی کە باسی ئێستحقاقاتی هەرێمی کوردستانەکە 59 مادەی پێشێل کردووە دەوڵەتێک حکوومەتێک دەستور پێشێل بکە ڕێکەوتنێک یعنی ئاسانە پێشێلی بکە لەلایەن بەتایبەتی ئەگەر وەزیرێ یان محاسبێک کارمەندێکی وەزارەتی دارایی بێ بڵێ من ئیمزا ناکەم و موچەی میلەتێک ڕاگرن هەموو لەحزەیە ئەتوانن ئەمە بکەن بۆیە من ئەیڵێم یعنی ئەگەر حکوومەتی فیدراڵ بێوێ کێشە دروستکە خواستی ئەوەی هەبێ پەشیمان بێتەوە و موچە نەنێری هەر لەحزەیە بێوێ ئەی کات ئەی نێرێتەوە ئەڵێ 100 ناو هەڵەیە 20 ڕۆژ هات و چۆی پێەکە و تەخیرێکە بەڵام ئەوەی هەیە ئەزانی چەکی دەستی حکوومەت هێرێمی کوردستان چییە نەخۆشیەکە بێ لە ئێستادا کێشەکان چارەسەر کراوە وەک ویستم ئەوە بڵێم ببوو وەکو وایە نەخۆشیەکە بێ نەخۆشەکە و معالەجە کرد بێ نەخۆشەکە چارەسەر بکەیت کێشەکە چارەسەر بکەیت ئێستا نەماوە سەغڵەمە کەوتۆتە سەر سکەی خۆی ئیتر جارێکی تر کێشە ڕووەدا جارێکی تر نەخۆشەکەوێتەوە ئەوە مەوزوعێکی ترە کارت زۆرە بەڕاستی ئێمە هەرێمێکی دەستورین لە چوارچێوەی عێراقا یعنی دەوڵەتێکی فیدراڵ جگە لەوەی لە ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی دەیان کارتمان هەیە و هەندێکی جەنابەت میدیاکارێکی بە ئاگای لە ڕابردووە باس کرا مەسەلەی ئینسیحابە مەسەلەی لە ڕاستیە هەرێمێکین هەرێم ئەتوانێت ئیلتیزام نەکا بەکو ئەگەر وا بێ بەغدا لە هەموو شتێ پەشیمان بێتەوە بەرحاڵ بە شێوەیەکی گشتی ینی میکانزم هەیە ڕێوشێن هەیە هەرێمیش بیگرێتە بەر جگە لەوەیش بەڕاستی ئەگەر دەوڵەتێکی فیدراڵ لە بەرچاوی هەموو دنیا لەم دنیای گلۆبالیزم و دیموکراسی و پێشکەوتنەدا کە دنیا بچووک بۆتەوە بیاوێ بەم شێوە میلەتێک برسی بکە چ میلەتێکە لە پێشووترە جینۆساید کراوە پێشووتر کیمیاباران کراوە پێشووتر خاپور کراوە وێران کراوە ئێستش بەخواستی ئێمە عێراق پێکاتەوە دیسان بیانەوێ هەمان کێشەمان بۆ دروستکەن پێش ئەوەی ئەمە کێشە بێ بۆ هەرێم ڕاستە باجە دەین فەرمانبەرانی ئێمە بەو شێوەی کە ئەبینین ئەوە تامانەگرن بێموچە بوون برسی بوون غەدریان لێکرا لە 2023 سێ موچەیان بڕا لە 2024 موچەیەکیان بڕا ئەوە مانگی دووە هێشتا موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە دێخۆمە کاکشوە ئەوباڵی هەموو ئەمانە لە ئەستۆی حکوومەتی عێراق نییە ناکرێ ینی تۆی جەنابەت ڕەنگەوا بڵێ خۆ ئێستا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ئەستۆی حکوومەتی عێراقە بەڵام ئێمە وەکو حکوومەت وەکو قەوارەیەکی
سربەخۆ ئەکری ئەم قسە بکەین بەڕاستی بۆ فەرمانبەرانی خۆمان یعنی دروستە لە ڕووی مانتقەوە ئەگەر لە قەناعەتی منە پرسی لەوەی کە لە ناواقعەکە یعنی لە 1995 لە 1990 خەلەلەکە لە حکومەتی فیدراڵە لای حکومەتی هەرێم نییە چونکە لەسەرم بابەتانە ڕێکەوتن کراوە ئەوە یەک دوو بابی موچەی موازەفین یەکلایی بۆتەوە دادگای فیدراڵی بڕیاری داوە ناکرێت لە هیچ بارودۆخێکە خەلەل هەبێ لە نێوان هەردوو حکومەتە کێشە هەبێ یان نەبێ تەوتین بکرێ یان نەکرێ ڕاستە ئەڵێ بکرێ بەڵام ناڵێت ئەگەر تەوتین نەکرا موچەی فەرمانبەران ڕابگرن یان وەزارەتی دارایی مافیەوەی هەیە موچە نەنێرێ لە هیچ بارودۆخێکە حکومەتی فیدراڵ وەزارەتی دارایی مافی ئەوەی نییە موچەی فەرمانبەران ڕابگرێ ڕاستە لەوانەیە خەلەل لە قایمەیەکە هەبێ هەرچەند لەوەی شاکێشەیە تۆ موئەسەسەیەکی گەورە وەزارەتێکی گەورەی وەکو وەزارەتی دارایی حکومەتی فیدراڵ یعنی چی خەلەلێ لە قایمەیەکە هەبێ 10 ڕۆژ نەتوانێت چارەسەریکە یان لەگەڵ حکومەتی هەرێم بە 10 ڕۆژ نەتوان چارەسەریکەن ئەی بۆ هیچ 6 ملیۆن فەرمانبەری عراق لە ماوەی 2 سەعاتا چارەسەرەکەن یعنی هەر دیسان ڕویاکە ئەوەیە فکرەکە ئەوەیە تەخیریکەن سەرێشە دروست بکەن بۆیە من پێم وایە لە بابی موچە من ناڵێم لە بابی تراکەم و کورتیمان نییە لە بابی بابەتی موچەی فەرمانبەران کە حکومەتی فیدراڵی ناینێرێ غەدرێکی ڕوون و ئاشکرایە بەغدا لە هەرێمی کوردستان و لە فەرمانبەرانی هەرێمی کوردستانێکە چونکە جەنابەت فەرمانبەری لە سلێمانی 30 ڕۆژ دەوامەکەی دوای 30 ڕۆژەکە حەقی خۆتە موچە وەرگری تۆ ینی مشکلەی تۆ بۆ مشکلەی تۆ بێ حکومەتی هەرێم لەگەڵ حکومەتی فیدراڵا کێشەی هەیە بۆ مشکلەی تۆ بێ حکومەتی هەرێم داهات تەسلیمەکەیان نایکە ڕێو شوێنی تر هەیە میکانزمی تر هەیە برادێک پەرلەمانتار گوێم لێ بوو شتێ جوانی ود لە کۆبوونەوەیەکە گوتی وەزارەتی کارەبای حکومەتی فیدراڵ 4 تریلیۆن دیناری 4 تریلیۆن دینار قەرزاری وەزارەتی داراییە وەزارەتی کارەبا قەرزاری وەزارەتی داراییە 4 تریلیۆن ئەکرێ وەزارەتی دارایی موچەی فەرمانبەرانی وەزارەتی کارەبا ڕابگرێ بڵێ لەبەرەوە پارەم لاتانە چۆن نەبێ ئەو حسابات لەبەی هەردوو حکومەتا هەیە تۆ بێ فەرمانبەرانی پێسزا بدەیت ئەمە بێ ویژدانیە ئەمە غەدرە ئەمە پێچەوانەی دەستورە پێچەوانەی قانونی موازنەشە چونکە لە قانونی موازنە تەخسیس کراوە 11 تریلیۆن و 752 ئەگەر هەڵە نەبم 11 تریلیۆن و 700 و بڕێکە ئەوەندە دیناری عراقی دابین کراوە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆچی حکومەتی هەرێمی کوردستان ئەم بیانەوە یا بەدەستی حکومەتی عێراق وا بڵێ ساخۆ جەنابەت هەر ئاگاداری ینی سودانی هاتە ناو پەرلەمانەوی داهاتی ناوخۆ ڕادست ناکە هەرێم پابەت نییە نەوت دەفرۆشێ داهاتەکەی ڕادست ناگانی ئەمانە بیانون بۆ ئەوەی کە حکومەتی عێراق شەم هەنگاو بنێ ینی بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەم بیانوانە نابڕێ ئەزانێ ئەوە بابەتێکە لە نێوان هەردوو حکومەتە دیسان جەنابی سەرۆکی وەزیرانیش لە پەرلەمان وتبێتی وەزیری داراییش وتبێتی ئەمە بیانیش بێ یەشتا سرە ڕای هەموو ئەمانە لە ڕووی دەستوری و یاسایی و حکومەتی وەزارەتی دارایی مافی ئەوەی نییە لە ئەنجامی هەبوونی ئەم کێشە موچەی فەرمانبەران ڕابگرێ ئەمەی ئەکرێ نادەستوریە ئەوی تر باشە گریمانم کێشە هەیە بۆ هەرێم پارەی تری نییە حکومەتی وەزارەتی دارایی لێی ببڕێ ئەی پشکی تەشغیلیمان نییە ئەی هی تەنمێی محافەزات و ئەقالیمان نییە ئەی موچەی ئیستثماری ینی بودجەی ئیستثماریمان نییە ئەمە سێ بابە کە حکوومەتی هەرێم نزیکەی 6 تریلیۆنی جگە لە موچە لەو بابانەی ترا نزیکەی 7 تریلیۆن دیناری ئەکەوێتە لای حکوومەتی عێراق لەمانە ببڕە بۆ لە موچەی فەرمانبەرانە بڕی دوایی تۆ ئەمانە نانێری ئەی 7 ملیۆن خەڵک بەچی بژی ئەی وەزارەتی سەحە مەسرەفی نییە وەزارەتی پێشمەرگە و ڕەبایە و جەبهە مەسرەفی نییە وەزارەتی تەربیە مەشرەفی نییە ئەی ئەو هەموو پرۆژە و ڕێگا و بان و ئەمانە یعنی حکومەتی هەرێم بەچی خۆی بژێنێ تۆ لە موچەکەیە بڕی بودجەکانی تریش خۆ ئێمە مەسەلەن حکومەتی فیدراڵ ئەوەی بە نەقدی تەسلیمی بانقی ناوەندی کردووە لە هەولێر 10 تریلیۆن و 26 ئەمە ڕقەمێکی دقیقە ئەو چەکانەی ڕاکێشراوە لە بانقی فەرعی بانقی ناوەندی لە هەولێر 10 تریلیۆن و 26 ملیاری بۆ موچە سەرف کردووە لە کاتێکە ئێمە نزیکە ئەوە هەر لێرە 2 موچە نەقسە یەکیان حکومەتی هەرێم پڕی کردوێتەوە یەکیان ئەوە بوو
وای لێ هاتی مانگی 12 باشە خۆ ئێمە هەرێمەرم پارانەی نییە وڵا تۆ من ڕاکێشی بۆ پرسیارە کاتێ موچەی مانگی 12 کاک شوار با منم چی لێ هات کاتی حکوومەتی عێراقڵێ من نردوومە و لای هەرێمە و هەرێمی شەڵێ نەخێر لای من نییە خۆ لە کاتێکا خۆشی دەزانی ینی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها 6 مانگ یا 5 مانگە داهاتی ناخۆی ڕادستکردەوەی کەی نەکردووە ئەی مۆزەف دەبێت لەم نێوەندەدا چی بکە ینی لە بینی ئەم دوو حکوومەتەیە ئەزانی کاک سامان بابەتەکە ڕوونە ناکرێت تۆ لە ئەوەی مووقعی پێشکەشکردنی بەرنامەکەی من پرسیارت لێ بکەم بەس تۆ تەماشاکە تا مانگی نۆی 2024 ئێمە کێشەمان نەبووە ئەگەر چی نەقسە بووە بودجەی تەشغیلی و بودجەکانی تر نەنراوە تا مانگی نۆ موچەی نۆ مانگی نردووە لە مانگی دەچی کرد 760 ملیاری نرد چەندی نەقسە نزیکەی 200 ئەمە لە مانگی موچەی مانگی دە کە نردی 700 تا مانگی نۆ کێشەمان نەبوو لە مانگی دە 760 ملیاری نرد بۆ نزیکەی تریلیۆنێت تۆ بڵێ 200 ملیارێکی نەقسە ئەمە لێرە 240 ملیار نەقسە لە مانگی یانزە چی نرد 641 ملیاری نرد چەندێکی نەقسە نزیکەی 350 نەقسە لە مانگی دوانزە چەندی نرد 441 ملیاری نرد چەندێکی نەقسە نزیکەی 550 ملیاری نەقسە ئەم نەقسان هەوە چی پڕکراوەتەوە یعنی خۆ ئەمە ڕقەمەکان دیارە تۆ تا مانگی نۆ ئەوەندە و نردووە بۆ سێ مانگەکەی تر نزیکەی تریلیۆنێ دینار کەم و نردووە یعنی ڕقەمەکان وازەحە ڕوونە بەڵام ئەوەی وەزارەتی دارایی عێراقی لێ بەڕاستی شتێکی ترە مەوزوعێکی ترە یعنی من هەمیشە ئەڵێم سیاسەتێک و ستراتیژێکی قوڵ لە پشت مەسەلەکەوە هەیە نەفەرمانبەران ڕێی پێ بن زۆر جار ئەم ستراتیژە حکوومەتی هەرێمیشە سوڕێنێ یعنی ئەمە بابەتێکی وا ئاسان نییە دەوڵەتێکی قۆڵە عێراق و ئەجندای خارجی تەسیری لەسەری هەیە و لە ناوخۆی خۆیان دەوڵەتی عێراق کێشەی زۆری هەیە ئەزانی زۆرنەوە حیزبانەی لە عێراق ئەیانەوێ گەورەترین کێشە لە نێوان هەرێم و بەغدا هەبێ هەتا دژی کابینەکەی محەممەد شیع سوودانین ئەمە لە ناوخۆ بۆیە ئەمە ستراتیژێکە بەڵام بەداخەوە لە ئاخیرا ئەوەی باجەدا فەرمانبەرانی ئێمە بوو تووشی بارودۆخێکی خراپ بوون بەڵام ئەوەی کراوە ئەو ڕێکەوتنانەی کە ئێستا هەیە جێگەی دڵخۆشیە و ومێ دەکەین ئەو جارە حکوومەتی فیدرال پاشگەز نەبێتەوە ڕێکەوتنەکان جێبەجێ بکات چونکە ئەوەی داواکاری ئەوان بووە حکوومەتی هەرێم جێبەجێ کردووە وەکوشوتم یعنی ئێمە تەنها موچەمان نییە ئەو وەکوتم ستراتیژێکی باشیان هەیە لە ڕاستیدا من هەمیشە وتومە بەغداد سەرکەوتوو بووە لەوەی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی مەشغوڵ کردووە بە بابەتی موچە ئەمە بۆ سەرکردایەتی کورد و حکومەتی هەرێمی کوردستان ئەم ڕێگایە بەم شێوەیە خەڵک مەشغوڵ کا بۆ خەڵک ینی وای لاتۆی سا تەشەبوس بۆ بەغدا دەکا بەس بۆی موچەکەی بۆ بنێرێ ئێخۆ ئەمەش هەست ناکە ینی لاوازی ئێمە دەرەخا بەرامبەر بە حکومەتی بەغدا ئێمە شەڕی مافە دەستوریەکانی خۆمانەکەین مەسەلەوە کۆڵێت تەشەبوز و تەنەزول نییە لە ڕاستیە حەقی خۆمانە و ئەگەر هەت ئەم ڕێکەوتنی ئەو دووسێ ڕۆژە ئەگەر بەو تەرحانەی وەزارەتی مالیەی عێراق بوایە ئێمە ئەوان هەر ئەسڵەن ئەو بڕیارەی دادگای فیدراڵی بۆچی کۆبنەوەکە درێژ بووەوە بۆچی مشکلە دروست بوو وەزارەتی دارایی عێراق ئەڵێ بڕیاری محکەمەی ئیتیحادی بۆ هاوتاکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم و عێراق لە 2021 دەرچووە من لە ئەو فەرمانبەرانەی لە هەرێمی کوردستان خانەنشین بوون تەنها موچەی ئەوانە هاوتا ئەەکەم کە لە دوای قەرارەکەی دادگای فیدراڵی خانەنشین بوون یعنی جەناب و لە ساڵی 2019 تەقاعودی هەردوون و تۆ لە دائیرەیەکین لە شارەوانی سلێمانی تۆ لە 2019 تەقاعود بووی من لە 2022 من شمولەکە هاوتاکەم ئەگاتە 600,000 ئەوەی تۆ هەر 200,000 یعنی ئەمە چ لۆژیکێکە چ بیان و گرتنیەکە چۆن وا تەعامل لەگەڵ مۆزەفاکە ئەوە یەک دووەم ئێمە یاسامان هەیە ڕێنماییمان هەیە لە دەستورە ئەڵێ سەرجەم ئەو یاسا و
ڕێنمایانەی لە هەرێمی کوردستان دەرەچێ پەسەندە و مەقبولە و ئیشەکە و بەرکارە. چۆنە بێ من یاسام هەیە مەسەلەن من کە تەقاعودم خانە نشینم وەفاتەکەم موچەکەی من تەحویلە بێ بۆ هاوسەرەکەم. مناقەشەی وەزارەتی دارایی حکومەتی فیدراڵ ئەوە بووە کە نابێ موچە تەحویل ببێ. مەسەلەن وارچی شەهید لای ئێمە موچەیەکی یەک پرسیاڵە خەڵک لەوە زۆر پرسیارەکە بۆ نمونە لە عێراقیش وارس وەری ناگرێ موچە وا ئاوان نانێ وارسەکە وەریگرێ تەحویلێکەن هەن تەفاسیل نازانم بەس پێم وایە لەیرە قانونەکە بە شێوەیەکی ترە تەحویلی جیهەتێکی ترێکن و لێبڕینێکی زۆری بۆەکەن هەرچەند بۆ خۆشیانەوەی پرسیارم کرد منیش تەفاسیلی ئێرە نازانم بەس لای ئێمە وایە کە وارس وەفاتەکە موچەکەی تەحویل نەکرێ ئەمان ڕێیان ئەوە بووە کە ئەم موچە تەحویل نەکرێ نابێ مەشمول بێ دیارە لێرە نەوعێکی تر هەیە یان ڕێنماییەکی تر نەمێنێ بۆ وارسەکەی تەحویل نەبێ ئێمە مەحقولە لە دوای ڕوخان لە 1992ەوە کە حکومەتمان دروست کردووە تا ئێستا بەم ڕێنمایە ئیشەکەین کە وارس وەفاتی کرد موچەکەی تەحویلەوێ بۆ هاوسەری یان بۆ مناڵێکی معوەقی یان تر بەو شێوەی کە لە ڕێنمایە بەڵێ یعنی کە وارسێ مەسەلەن من وەفاتەکەم تەقاعودم هاوسەرم مەبێ بۆ هاوسەرم تەقاعود دەبێ مەسەلەن کچێکم مەبێ هاوسەری نەبێ ئەوەی بێوەژن بێ بۆ ئەو تەحویل یان کوڕێکم مناڵێکم هەیە معوەق بێ کەم ئەندام بێ بۆ ئەو تەحویل ئەوان ئەڵێن هەموو ئەمە نا کە وەفاتی کرد بێ موچەکەی قەتع بکرێ نازانم لێرە بە شێوازێکی تر بۆ خۆیان ڕێکیان خستووە کە هەمان مافیلای ئێمە ئەدەن بەڵام بە شێوە مەبەستم ئەوەیە بەڕاستی هەروەکو ئەوەی یەکەم جاروتم مەحقولە تۆ بڵێ من قەراری مەحکەمەی فیدراڵی دەرچووە لە 2021ەوە موچەی خانە نشینان هاوتا ئەەکەم ئێمە لە 92ەوە تا 2020 قەرارەکە دەرچووە خەڵکمان خانە نشین کردووە تۆ چۆنە بێ ئەمە جا چه ئیسفادەیەک لەمەکەین بەڕاستی خۆ ژمارەیەکی باشە کاک شوانتخوایەک پرسیارانی ئەوانەی کە ئێستا بڵێن موچەکانیان هاوتا کراوەتە ینی بە قسەی جەناب بێ لیانە بڕنەوەکو خۆی لێ دێتەوە یا ئەوەی کە کراوە ئەڕوا ئیدی خۆی لە مانگی لەو 5-6 مانگەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە 60 ملیاری تەخسیس کرد لە داهاتی ناوخۆ هەتا بۆ وانە بێژەکانیش 20 ملیاری تەخسیس کرد یعنی ئەڵێن مەسەلەن داهاتی ناوخۆ حکوومەتی هەرێم مانگانە 60 ملیاری گەرەک بۆ بودجێ 180 ملیار بۆ بودجەی تەشغیلی ئەمە لەلایەک 20 ملیاری داوەتە مامۆستایان کە لەوانە بێژەوە بوونەتە گرێ بەست ئەمە دوو ئەوە 6 مانگە لەو 6 مانگەی کە داهاتی نەناردووە 80 ملیاری داوەتە خانە نشینان حکوومەتی فیدراڵ 60 ملیاری داوەتە هاوتاکردنی موچەی خانە نشینان حکوومەتی هەرێم خۆی داوێتی لە داتای لە داهاتی ناوخۆدایەتی حکوومەتی فیدراڵ نەیداوە بەڵێ لە داهاتی ناوخۆدایەتی قەرارە هەموو ئەمانە بخرێتە سەر حکوومەتی فیدراڵ بەڵام پێم وایە لەو مانگا گرفتێک لەم بابەتا هەیە تەجیل کراوە بەڵام بڕیاری چارەسەرکردن و هاوتاکردنەکە زەمانە و لە مانگی دووەوە جێبەجێ کرێ زۆر باشە ئەگە من بێمە سەر مەوزوعی هەناردەکردنەوەی نەوت ینی کە دەنگی لەسەر درا ئەمە چی گرنتیەک ئەیا بە حکوومەتی هەرێمی کوردستان ینی هەم خەڵک پێی وایە وەکو ساڵی 2012وانە ئێتە بودجەیەکی تەواو دێتە هەرێمی کوردستان پرۆژەکان دەست بەکارەکەنەوە خەڵک دەتوانێ سولفەی عقار ڕاکێشێ موچە زامنە کرێ ینی ئەمانە ڕوودەدات بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان خۆی هۆکارێکە بۆ ڕوودانی ئەوانەی جەنابەت باست کرد چونکە ئێمە لە داهاتوو مانگانە پارێ چونکە نەوتەکە بە سعرێکی زۆر بەرزە فرۆشین یەکێ لە کێشەکانی ئێمە ئەوە بوو خۆ 400,000 بەرمیلمان هەرە فرۆشت بەڵام لەبەر ئەو عەقدانەی کە کردو بوومان عەقدی موساهەمە بوو ئەو جۆرە عەقدە لە هەموو دنیا هەیە من بە کۆمپانیایەک ئەڵێم پارەم نییە وەرە خۆت بیر هەڵکەنە مەصرفی هەڵکەندن و مەصرفی کرێکارەکان و هەموو مەصرفێ بکە تا خۆتەیکەی وە کۆمپانیا تا ئەیهێنیتە بەرهەم ئینتاجەکەی دوایی هەم لە سەعر داشکاندنم بۆ کردووە هەم لە سەعر داشکاندن بۆ کردووە هەم قەرزەکەی خۆشی ئەو مەصرفەی کە کردوێتی تا ئەم بیرەی هەڵکەندووە و نەوتی دەرهێناوە بۆیە بەڕاستی شتێکی زۆر کەم ئەماوە بۆ حکوومەتی هەرێم بۆ موچە ئێستا ئەمانە کۆتایی هات
حکم وەزارەتی دارایی عێراق ئەو دوو مانگە تا ئەو لیژنە ئیستیشاریە مختصە نێودەوڵەتیە ئەچێت تەخمینەکەیەکە بزان فعلەن بەرمیل تێچووی بەرمیلیە نەوت چەنە لە هەرێمی کوردستان ئیتر طبعا منطقە بۆ منطقایی گۆڕێ لەوانەیە لە گەرمیان کەمتری تێبچێت لە ئامێدی کە شاخە لە زاخۆ زیاتری تێبچێت ئەو کاتە معدل وەرەگرن کۆی معدل وەرەگرن کە تەخمینی تێچوو هەناردەکردنی بەرمیلێ نەوچۆنە ئەم مەسرەفە تا ئەو کاتە وەزارەتی دارایی ئەیدا دوایی ئێمە پارەیەکی زۆرمان مانگانە دەست ئەکەوێ ئەو قسەی کە هەمیشە ئێمە پەرلەمانتارەکانیان بە ئاشکرا ئەیانوت ئێوە هیچتان نییە پارەی هەتا لەم دوایە خۆ بینیتان گروپێکیان پێکە نابوو نەوابینی ئەن پەرلەمانتارانی جنوب و وەسەتی عێراق ئەڵێن ئێوە پارەی ئێمەیە ئەیدەنە هەرێم ئێمە قبوڵ ناکەین مەسەلەن بۆ بەسرە 6 دۆلار بێ و بۆ هەتا دژی مەشروعەکە بوون تا ئەوە بوو بۆ هەرێمی کوردستان 16 دۆلار تەخمین کراوە تا ئەوە بوو سەرۆکۆزیران لە چوارشەمەی ڕابردوو محەممەد شیع سوودانی سەرۆکی کوتلەکانی بان کرد ڕیاسەی پەرلەمانی بان کرد ڕوونکردنەوەی پێدان ئەمە ڕێککەوتنی نێوان هەردوو حکومەتە ئەمە ئیتر نەوت بە ئاشکرا و بە چاودێری سۆمۆ و بە چاودێری هەردوو وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتی نەوتی عێراق ڕوا ئەمە داهاتێکی زۆر دەخاتە سەر موازنەی دەوڵەت ئەمە ئیتر بەڕاستی ڕاست بین مەسەلەن 10 تریلیۆن 11 تریلیۆنیان داوەتە ئێمە پارەی ئێمە نەبووە هی خۆیان بوو ئیتر ئەوە لەسەر ئەوە بۆ موازنەی عێراق گەڕێتەوە بۆ ئەمانیش ئەیکەنە پرۆژە ئەیکەنە خزمەتگوزاری کەوا بێ ئێمە خۆمان پارەمان هەیە نازانم نەوت ببێتە 20 دۆلار و 10 دۆلار ئەوە بابەتێکی ترە ئەگینا وەک ئەو 2-3 ساڵەی ڕابردوو بێ هەرێمی کوردستان وەکو هەرێمێک لە چوارچێوەی عێراقا نەوتەکەی خۆمان ئەو موازنەی ئەیخەینە سەر لە ئەنجامی فرۆشتنی نەوت ئەیخەینە سەر کۆی گشتی موازنەی عێراق بەشی موچە و بەشی بودجەی تەشغیلی و بەڕێوەبردننی حکوومەت و بەگەڕخستنەوەی پرۆژەکانی شەکات جۆرێکە لە بێمنەتی بێمنەتە بین بۆ بەغدادیش قورسە سرە ڕای ئەوە من ئەم مانگە بایی تریلیۆنێک نەوتی هەرێم فرۆشراوە لە بەغدایە بەڵام وەزارەتی دارایی فیدرال بڵێ لەبەرەوە 1000 ناوتان کێشەی هەیە من موچە نانێرم نەخێر ئەوە بیانی تر و پیان نەگرتین مەسەلە 1000 ناو نییە من دەیان جاروتومە ئەوە کەی لۆژیکە تۆ مەسەلەن ملیۆنێک و 100,000 قایمەی ملیۆنێک و 100,000 فەرمانبەر و بۆ دێ ئەوە 20,000 کێشەی هەبوو بە یەک کلیک ناوەکان تەحدید دەکەیت و موچەی 20,000ەکە ڕابگرە بڵێ وەزارەتی دارایی ئیجرات بکە ئەم 20,000 ناویان دووبارەیە ئەم 20,000 گەندەڵیە ئەم 20,000 بندی نازام هەرچی ناوەنێ ئەم 25,000 ڕابگرە بەڵام 1,75,000ەکەی تر بۆ باج بدا یعنی ئەوەی وەزارەتی دارایی ئەیکرد وەزارەتی دارایی عێراق نایاسایی بوو بیان وگرتن بوو ڕوانگەیەکی سیاسی بوو یعنی بابەتێکی سیاسی بوو بابەتێکی دارایی نەبوو لە حەقیقەتە ئەو جارە لە دوای فرۆشتنی نەوت و باش هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانم ئیشکالانە نامێنێ کاک شوان بۆ دایم گومانێکەیە دەوترێ ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان نەچێتە ژێر باری ئەم هەناردەکردنەوەی نەوتە یاری کێشە دروستکە ینی ئەم گومانە لە چیوە دروستە بێ ینی دەنگۆیەک هەیە لەو جۆرە وەڵاهی کاک سامان خۆی ئێمە لای خۆمان بەڕاستی بەداخەوە حزبایەتی کردن و منافەسەکردن بە جۆرێکە باش و خراپ ڕەش و سپی سلبی و ئیجا هەموو شتێکی تێکەڵ کردووە یعنی بەڵام من وەکو پەرلەمانتاری حزبی دەسڵاتدار وەکوەوەی لە فراکسیۆنی پارتیم کە زۆرترین پەرلەمانتارمان هەیە لێرە لە بەغدا لە چاو فراکسیۆنەکانی تر وەکو ئەو ڕێنمایانەی بواتەوە شەڕی حکوومەتی هەرێم شەڕی ئێمە و فراکسیۆنەکانی تریش لە حەقیقەتە ئەوە بوو هەر چۆن ببێ هەرچی ئەکرێت تەشیش دروست مەکەن باوەڕ بکە لە کاتی پەسەندکردن و دەنگدان بە مەشروعەکە من جارێکی تریشتم نیوەڕۆحیان کردی هەر جار لەجارێ پەرلەمانتارێک هەڵەسا ئەی کردە هەرا ئەی نابێت دەنگ بەمە بدرێت 10 پەرلەمانتاریش ئەچوونە پشتی ئەیان کردە قڕەقڕ و دەنگ بەرزۆکردنەوە و ڕاگررتنی جەلسەکە یان و نابێ ئەمە بڕاتە هەر ئێستا قانونی تەقاعودی حەشدی شەعبینەیەت بیان ویانەگرت دەی بڕۆ دەستکە ملی ئەویان دەستکە ملی ئەویان
لە کاتێکا لە قازانجی حکوومەتی عێراق نەوتی یاریمی کوردستان بڕوە بۆکۆی تۆوتە کە داهاتەکە گەڕێتەوە بۆ خۆی ئەمە یەک فعلەن ئەوە وایە دووەمیش ئەمە بەڕێکەوتن هاتووە ئەم حکوومەتە هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەت کە لە پارتی و یەکێتی و ئیتاری تەنسیقی پێکاتووە ئەوان ئەم حکوومەتیان پێکێناوە لەوێ موافقە کراوە لەسەر ئەم تعدیلە ئەمە یەک لە ئەنجومەنی وەزیران کە وەزیری هەموو لایەنەکانی تایە ئەوانەی هاوپەیمانێتی ئیدارەدان هەر هەمویان ڕازی بوونە حتا بە دەنگدان بە کۆی دەنگ مەشروعەکاتەوە بۆ پەرلەمان لێرە کەچی باوەڕ بکە هەر ئەوانەی لەوێ دەنگیان بۆ دابوو پەرلەمانتارەکانیان هاندا لێرە کێشەیان دروستە کرد پەشیمانە بوونەوە ئەچوونە دەرەوە ئەمان هێنان پێمانەوتن ڕئیس وزەرا وای پێوتون ئێوە وەعتان داوە ئەمە لە مەسلحەتی عێراقە هەر هیچ نەبێ بەلای کەمەوە مانگانە 10 ملیار دۆلار دەگەڕێتەوە بۆ حکوومەتی ئەو پارەی ئەیدەنە ئێمە بۆ خۆتان نەگەڕێتەوە بیکەنە مەشروع لەو ناڵێن نوێنەرانی باشوور و ناوەڕاستی عێراق نوێنەرانی باشوور و ناوەڕاستی عێراق وەرن چاوەکەم ئەم نەوتە بڕوا ئێوە ئەو 10 ملیارە بکەنە مەشروع بۆ لای خۆتان با خەڵکی خۆتان گلەیتان لێ نەکا ئێمە ئیتر لە پارەی خۆمان موچەی خۆمانە دەی سەرڕای ئەوەیش لەبەرەوە ڕوانگەکەی ئەوان ڕوانگەی سیاسیە هەمیشە بە استراتیژێکی قۆڵی شەکەن ئەم نەوتە بڕوا موچەی فەرمانبەران زەمانەوێ ناتوانن وەک جاران کێشە دروست بکەن ئەم نەوتە بڕوا هەرێمی کوردستان دەکەوێتەوە ناو بازاڕی نەوتی جیهانی مەسلحەتی دەوڵەتان و مەسلحەتی کۆمپانیاکان لە هەرێم دروستە بێ ئەم نەوتە بڕوا ئیستیقرارێک لە ناوخۆ لە نێوان فەرمانبەران و حکوومەت لە نێوان حزبەکان ئیستیقرارێک دروستە بێ ئەم نەوتە بڕوا بەم وێرانکاریەی کە لە وەسەط و لە جنوب هەیە خەدەمات نییە ملیارەها دۆلار ئەدزرێ کوردستان بەم ڕۆیشتنی ئەم نەوتە گەشەیەکە پێشەکە کێشەی ئەوان ئەمە بوو ئەوان لە وەکو وتم لە بیرێکی قوڵەوە بیریانە کردووە هەدەفیان ئەوە بوو چۆن قانونی یەکبێرن بیخەنە بەرامبەر ئەمە چۆن هەتە باوەڕکە ناو پەرلەمانە بووە شەڕیان هەر خۆیان ناو خۆیانە بووە شەڕیان کە بووە شەڕ پەرلەمان سەرۆکی پەرلەمان چەکشەکەی بەکارێنێ و جەلسە ڕەفعەکە یعنی من یعنی ئێمە لە ناو مۆزوعەکەین خۆ ئینسان نازانم هەموو کەسێک تێگا بەرامبەرەکەی خەرکی بە جۆرێک ئەوەی بە ئاشکرا بە حرەکەت بە دەنگ بە سەوت دیارە چ تەکتیکێکەکە و چ جمهوری باشە خۆ دەوترێ کاک شوان خۆ لەناو هەر مادەکەیە بۆمبێکیکیان بۆ هەرێمی کوردستان دانا وازان بڕگەی سیانزەیە کە باز لە پاشماوەکانی نەفتەکە یعنی کە بۆ مەدعومی بڵێن ناوخۆی کەسا بەکاریە بۆ گازوایل و بانزین و ئەم شتانە هەموو ئەمانیشی ئەوێ حکوومەتی عێراق خۆی بۆ نمونە دا ئەو دەعمەکە هەرێم بەمە ڕازیە بێت ناوە پێشنیارێک بوو پێم وایە لەو کاتەی بەڕاستی دەوڵەتی یاسا ویستیان لە تعدیلەکە لەم تعدیلی قانونی موازنە دەوڵەتی یاسا بەرەو انتخاباتە ڕۆیشتین ویستیان شتێک بکەن فەقەڕەیە ئیزافە بکەن لە تعدیلەکە بە شێوەیە گونجاندنێ بکەن دەرگای دامەزراندن چونکە دامەزراندن لە قانونی موازنە تەخسیسی بۆ نەکراوە دامەزرانی تازە پارەی بۆ داننراوە دەوڵەتی یاساویستیان شتێ بکەن فەقەڕەیە زیادکەن یعنی دەرگای دامەزراندن بکرێتەوە بۆ ئەوەی ئەمە نەڕوا حقیقەتەوە جۆرێک و من هەستم پێ کرد تازە بابەتەکە ڕۆی ئەلحەمدولیلا بۆ ئەوەی ئەمە نەڕوا ئێمەش بکەوینە سەنگەرەوە سەرۆک وەزیران لە ڕێگەی نوێنەری ئەنجومەنی وەزیران هەیە ناو پەرلەمان یەکسەر هات شتێکی بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە نووسی بۆ تعدیل پێویستە هەرێم وەکو محافەزاتی تری عێراق سەرجەم نەوت نازانم ڕادەست بکە و هەموو کە ئەمە هات ئێمەی کوردەبینە دژی تعدیلەکەیە بین یعنی کە ئێمە لایەنی سەرەکین لە مەسەلەکە و فعلەن جەلسەکە نەکرا تا دوای ئەو کۆبوونەوە کرا لە ئەنجومەنی وەزیران ئەوەی کشاندەوە ئەوە پێشنیارێک بوو نوێنەری یعنی ئەوەی تیانە حکوومەت لە پەرلەما هەست ناکەم نەخێت وڵات چکە من لەم ڕۆژانە مقابلەی دوکتۆر فازی نەبیم کردوتی ئەوەیشی تایە کە ڕەنگە ئەو بۆ هەرێم گرفت بێ بەست نازەم جەنابەت ینی ڕەنگە زۆر ورد نەبوو بوویتە لە ناو خۆتەزانی قانونی موازنە وەکو قانونەکە هەمووی لەو بەتایبەتی ئەوە 34 مانگە ئێمە تەرکیزمان لەسەر مادەی 12 و بڕگەی دووەم و ئەوەی خاڵی دووەم و بڕگەی جیمە لەسەر تعدیلەکەیە
تەفاسیل و وردەکاری مادەکانی تر بە فکرم نایێتەوە بەڵام هەست ناکەم چونکە هەم لیژنەی نەفت و غاز ئەیان بینم ڕۆژانە هەم وەفدی حکوومەتی هەرێم کە دێنە ئەیرە ئەیان بینین باسی ئەو وردەکاری و تەسلیمکردن هەر ئەوەیە هەرێم بە گوێرەی قانونی موازنە پێویستە هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکە لە بەرامبەردا عێراق چی دێتە ڕقم حسابیەک و هەردوو پارەکەی دێتە لە بەرامبەردا عێراق شایستەدارە سەررجەم شایستە دارایەکانی هەرێم ئەبێ بدا ینی ئەو لە سەدا 12.6 ئایا کە دانراوە 68 ئەبێ بیدا ئەمێنێتەوە سەر ئەوەی ئایا حکوومەتی هەرێم لە سەتاسەتی داهاتی ناوخۆیی تەسلیمکە ئەو لێرە هەموو سەررجەمی 12.68ەکە بڕێ یان لە سەتا مەسەلەن 50 تەسلیمکە ئەو لێرە لە بابەکانی تری وە ئەمێنێتەوە ئەمە بابەتێکە هیچ کێشە لەسەر موچە دروست ناکە لەسەر حیسەی ئێمەش دروست ناکە حەسەب قانونی ئیدارەی مالی ئەوەی 2019 و حەسەب ڕێکەوتنی هەردوو حکوومەت بزان ئەو پارانەی مەسەلەن ماگانە لە هەرێم کۆ بێتەوە با بڵێن 100 ملیارە 150 لێرە لە پشکی ترمانەی بڕن هەر ئەینەن شتەکە یعنی لێبڕینی پێڵێن لەو لێبڕینە ئەکەن و پارەکە حکوومەت هەرێم خۆی سەرفیەکاتەوە هیچ کێشەیەک دروست ناکە کاک شوانێسایەکێک لە داواکاریەکانی هەم مامۆستایانی مانگرتو و کە ئەمەی کە خۆپشاندانەکان هەم فەرمانبەران مۆزوعی پلەبەرزکردنەوەیە یعنی ڕاستی و دروستی من بە جەنابەت بڵێم قسەم لەگەڵ کاک ئامانج کرد ئەڵێ بە هیچ شێوەیە ئەم بابەتە کۆتایی هاتوو ناکرێت ئەی چۆن ئەمە چارەسەرە بێ بەداخەوە وەزارەتی مالیەی عێراق وەڵا بێ بگەڕێ حکوومەتی هەرێم چارەسەرێک بدۆزێتەوە چونکە وەزارەتی دارایی عێراق حکوومەتی هەرێم ئەلو بەڵێ بەڵێ گوێم لێتە قەتە گوێم لێتە من کاک شوان فەرموو ئەلو کاک شوان من گوێم لێتە فەرموو کاک شوان ئێستا وەریەگرینەوە من گوێم لێ بوو بەڵام ئەلبەتە و دەنگی منی بۆ ناچوو بۆیە قەتا بوو زانیاری هەیە ئەم ماوەی کە هەردوو لیژنە تەکنیکەکە دانیشتوون کە قسە باسییان لەسەر هەندێک لە کێشەکانی لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان کردووە گوایە چارەسەر بووە بەڵام بەڕاستی ئەوەی مژدە ناخۆشەکەیە بۆ ئێوە کە نابێتە مژدە بەڕاستی یەکیان مەوزوعی پلەبەرزکردنەوە بە هیچ شێوەیەک وەزارەتی دارایی حکوومەتی عێراق ناچێتە ژێر بارەوەی کە پلەبەرزکردنەوە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێ هەروەها یەکێکی دیکە لەوانە موچەی مانگی 12 کە ئەوەش فەوتاوە کاک شوان پرسیارەکەم نازانم جۆر لێ بوو یانە مەوزوعی پلەبەرزکردنەوەکە گوێم لە پرسیارەکە بوو گوێم لێ بوو فەرموو ئیسای شەر شتێکی ترتوت ئەوەی ترشم گوێ لێ بوو فعلەن هەروایە با ڕاستگۆیانە قسە بکەین حکوومەتی وەزارەتی دارایی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی هەرێم زۆر بە جددی داوای کردووە چارەسەرێ بۆ موچەی مانگی 12 بدۆزرێتەوە غەدرێکی گەورەیە نابێ فەرمانبەرانی هەرێمە و موچەیان بفەوتێ بە تایبەتی لە کاتێکە لە 2023 موچەیان فەوتاوە هەتا حکوومەتی هەرێم داوای کردووە بە قەرزمان دەنێ دوایی لەو سەر لێمان ببڕن لە پشکەکانی تری 12.68 لێمان ببڕن وەزارەتی دارایی عێراق نەچوەتە ژێر باری ئەوە و توێتی من لە یەکی 2024 تا 2024 تعامل لەگەڵ قانونی موازنە ئاکەم لای من ئەو بابەتە داخراوە ئەوەی دووەمیش فعلەن بابەتی پلەبەرزکردنەوەیە بە هیچ شێوەیەک نەچوونەتە ژێر باری ئەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکرات و تعدیلی موچەکانیان بکەین ئەمە ئەمێنێتەوە بەڕاستی خۆ لە ئاخیرا نابێ حکوومەتی هەرێم کە بەڕاستیەوە کاک شوان گرفتێکی گەورەیە ینی تۆ موچەخۆرەیە کاکە 10 ساڵە موچەکەی 500,000 زیاد لەوە زیاتری نەکردووە یا 400,000 زیادی نەکردووە چونکە علاوە چییە ینی 5,000 چۆتە سەر موچەکەی نەکرد گرفتە بەڕاستی غەدرێکی گەورەیشە ڕاستگۆیانە قسە بکەین یعنی لە هەموو دنیا شتێک نییە فەرمانبەرێک 10 ساڵ
نە علاوەی هەبێ نە تەرفیعی هەبێ نەموچەی زیاد بکە ئشتیوا چۆن نەبێ ئەبێ بۆ ئەمە چارەسەرێ بدۆزرێتەوە جا چۆن چارەسەرت دۆزرێتەوە تەسەورەکەم حکوومەتی هەرێم خۆی بەرنمەیەکی هەبێ چارەسەرێکی گونجاو بۆ ئەم بابەتە بدۆزێتەوە. ئەگەر من بەیانی بۆ جەنابەت بیکەم ئەزام تۆزێ تاخیرمان کردی کارت هەیە بیکەم بە دوامین پرسیارم ینی بۆ جەنابەت ئێستا ئەتوانین بڵێن ینی لەم گفت و گۆیانەدا زامنی موچەی 12 مانگی موچە خۆرانی هەرێمی کوردستان کراوە ئەگەر هیچ بارودۆخێکی سیاسی و ئەمنی لە عێراقا ڕوو نەدا ینی زۆر جاریش گوێبیستیەوە بین بارودۆخەکە نە ئارام بە ئەگەر هەیە بۆ نمونە ئەم بارودۆخە بەم شێوەیە نەمێنێتەوە ینی بەڕاستی پەیامەکە تۆ جەنابەت وەکو بڕیاردەری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانی ینی بۆ فەرمانبەران و مامۆستایانیش کە ئێستا خۆت ئاگاداری مانیان گرتووە چ پەیامێکت هەیە بۆیان کە بۆ ئەوەی کە ئیدی خەڵک هەموو مانگێک دڵی لە مشتیانە بێ بۆی کە موچەکە دێ یاخود نایە بە گوێرەی ئەو ڕێکەوتنەی لە نێوان هەردوو حکوومەت هەردوو وەزارەتی دارایی کراوە هیچ کێشەیەک نەماوە و ئەبێ موچەی بەڵێ موچەی هەردوو زەمانەکە زەمان کراوە هیچ کێشەیەک نییە بەڵام ئەوەی جەنابیشت تەواوە ئەو ئێمە لەگەڵ عێراقای ئەزمونێکی زۆر باشیشمان نییە ومێ دەکەین هیچ ڕوونەدا ئەوەی هەیە و لە ئێستا و تعاملی لەگەڵاکەین ئەو ڕێکەوتنەیە کە کراوە بە گوێرەی ئەم ڕێکەوتنە موچەی مانگی یەک ئەکرێتە بنەما بۆ دانی هەر یانزە موچەکەی تری ساڵی 2005 ئەو کاتەی تر ئەچینە خولێکی تری پەرلەمان و حکوومەتێکی تازە تەشکیلە بێ و بە دڵنیاییەوە هیچ کێشەیەک نەماوە بەڵام وکوتم ئەمە کۆمەڵێک کێشە بووە چارەسەرمان کردووە گەیشتوونەتە ڕێکەوتن ئایا کێشەی تر سەرهەڵەدایانە من دڵنیام لەلایەن حکوومەتی هەرێمەوە هیچ کێشەیەک ڕوونادە ئلتیزامی 100% و ئەم نەوتەیە کە ئەیفرۆشین دەوڵەتی عێراق خۆی سەرپەرشتیەکە سۆمۆ سەرپەرشتیەکە پارەکە خۆیان وەرێگرن یعنی ئێمە توانین بەڕاستی لۆژیک نییە حکوومەتی هەرێم کێشە بۆ فەرمانبەرانی خۆی دروستکە شتیوان نییە توازدەوە بێرە میدیا و ململانیەکە لە ناو خۆمانە حزبایەتی کردنەکە شتە عامەکانی بەرژەوەندێک گشتیەکانی تێکداوە شێوان دوێتی زۆر جار لە ئەنجامی ململانی حزبی حزبێک باشترین ئیش بکە بەس لەبەرەوەی منافسی منە من ئیلا باشەکەی ناشیری نەکەم ئەوە کاریگەریشی هەبووە لەسەر ئەدامان لە بەغدا کاک شوان ئەو ململانەی کە تۆ باسەکەی کاریگەری ئەم هەر زۆر کاریگەری هەبووە هەر یەکێکە لە هۆکارە هەر ئەساسیەکان باوەڕ بکە ئەگەر کورد لە بەغدا یەک دەنگ و یەک هەڵوێست بێ یەک ستراتیژمانە بێ یەک بەرنامەمانە بێ یەک هەڵوێستمان هەبێ بەرامبەر بەغدا نەموچە ئەفەوتێ نە بەغدا ئەتوانێ و سەرێشانەمان بۆ دروستکان هیچ کێشەیەکمانە بێ ئەسڵی کێشەکە ئەوەیە کە ئێمە ستراتیژێکی هاوبەشمان نییە یەکگرتومان نییە بۆ داکۆکیکردن ئەگەر چی ئینسان ئینسافی هەبێ لە بابەتی موچە و تعدیلکردنی قانونی موازنەوە ئەمانە تا حدێک یەک دەنگی و یەک هەڵوێستی ئەڕۆیش بەڵام مەسەرەن حکوومەتی هەرێمیشتی مووقف وەرگێ لەگەڵ هەموو سەرۆکی فراکسیۆنەکانی کوردستانی لە پەرلەمانی عێراق لە هەولێر کۆبووەوە حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا کۆبووەوە باسی ئەوە کرا کە وەکو ئەگەرێک گریمانەیەک ئەگەر بەغدا نەیەتە ژێربار و هەروە سزای ئێمە بدا ئەکری هەڵوێست وەرگرین کشانەوە یەکێک بوو لە باسەکان دوو ڕۆژ دوای کۆبوونەوەکە هەرم حزبانە یەکێوت کشانەوە غەڵەتێکی ستراتیژیە نەخێر ئێمە نابێ بکشێنەوە ئێ بابە ئەگەر هەر مووقفیش بێ ئێدە دەر ڕۆژ تەحمل بکەن هیچ مەڵێن ئەمە بۆک ئەگەر وەکو کارتێ بەکار هاتە بێ مشکیلە ئەوەیە بەڕاستی ناکرێ مەسەلەن پارتی هەڵوێستێکی هەبێ بەرامبەر بەغدا هەموو حزبەکانی تر پێچەوانە یەکێتی هەڵوێستێکی بێ هەموو حزبەکانی تر پێچەوانە ببنەوە یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە خۆ ئەم قانونی موازنە چۆن تێپەڕی ئەسڵەن ئێمە وەک فراکسیۆنی پارتی هەمومان هاتوینە دەرەوە دەنگمان بۆ نەدا وتمان ئەمە لوغمیتیایە ئێ بەداخەوە بەرحاڵ یەک دەنگی و یەک هەڵوێست نەبین لەو کاتە ئەلحەمدولیلا هەموو ئەوانە ڕۆیشت ئێستا لەم ڕێکەوتن و لەم بابەتە تازانە یەک دەنگ و یەک هەڵوێستی نوت ڕێکەوتنێکی باش کراوە ئینشاءالله
ساڵی 2025 ساڵی دانی موچەکان لە کاتی خۆیان و ساڵی بژانەوەی کوردستان و نەمانی کێشەکانە بێ لە نێوان هەرێم و بەغدا. وڵی شتێکە ماتۆ خەیاڵ کاکشوان بوو بورێکەوەتە ماخی پرسیاژە بەس وتم بزانم مۆزوعی تەوتین هیچ کێشێکمان بۆ دروستەکە چکە لە بڕیارەکەی دادگای فیدرالیش هەیە بەڕاستی یعنی سبێنێ بۆ نمونە وەزیری دارایی بیان و بگرە بڵە کاکە ئێوە قەینا لەسەر من ڕێککەوتوین بەڵام خۆیەوە تەوتینتان نەکرۆ بێ تەوتینکەن. باوەڕ بکە کاک سامان بابەتی تەوتین لە هەرێم کردومان تەکێشە لە نێوان خۆماناوە کووتم لە ئەنجامی ئەو منافەسەی نازان بەنای وەزیری دارایی و قسەکری ئەوواڵێ ئەیخینەوە زاکیرە ئەگینا تۆ ئەگەر کێشە لە نێوان هەردوو وەزارەتی داراییە هەبێ تەوتین بێ و هەژماری من بێ فەرقی چییە؟ یعنی ئەم مانگە بۆ مانگی دوو وەزارەتی دارایی قایمەکانی هەڵەو وەزارەتی دارایی نازانم کێشەی هەبوو نەگەیشتنە ڕێکەوتن تەوتینی چی و هەژماری منی چی ئەم جار نە وەزارەتی دارایی نە حکومەتی فیدراڵ مەبەستم نە مەحکەمەی فیدراڵی هیچ ئەمانە ناڵێن ئێمە تۆ بیستوتە بڵێن ئێمە لەبەر ئەوەی موچەی مانگی 12مان نەدا لەبەرەوە تەوتین نەکرابوو لەبەر ئەوەی موچەی مانگی یەک تەخیرەکەین لەبەرەوە تەوتین نەکراوە شتیوان نییە ئەسڵەن لە کۆبوونەوەی ئەو سێ ڕۆژە وەزیری دارایی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ و توێتی زووکەن هەژماری من تەواوکەن و با هەر فەرمانبەرێک ڕقم حسابیەکی خۆی هەبێ پەلە بکەن لەوەی هەر فەرمانبەرێک بتوێتی پەلە بکەن لەوەی هەر فەرمانبەرێک ژمارەیەکی حسابی هەبێ بەڵام داوای ئەوەی کردووە کە هەموو ژمارە حسابیەکانمان بدەنێ ئەوە بابەتێکی ترەوە هەندێک دەمەتەقەی تری لەسرە بەڵام نەیوتووە ژمارەی حسابیەکم بدەنێ تەنها لە چوارچەوەی تەوتین و لە چوارچەوەی بانقی ڕافیدەین و ڕەشید و TBIە شتی وای نەوتووە توێتی ئەو پرۆسی دەستان پێکردووە مهم ئێوە با لە بەرامبەر هەر ناوی فەرمانبەرێک ژمارەی حسابیەکە بێ غەیر مباشر ڕاستەوخۆ ئەوەی تێبگال لە مەسەلانە ئەوەیە کە وتوێتی هەژماری من تەواوکەن من وا تەفسیرەکەم وایە خوێنمەوە بەڵام ئەم تەوتین و هەژماری منە ئەمە لە ناو خۆمانە لە چوارچەوەی ئەو هەموو منافەسە بێمانایە کە لە هەرێم ڕۆدا ئەمەشیان کردوەتە مەوزوع ئەگینا محکەمەی فیدراڵی خۆی ڕوونکردنەوەیدا دوای ئەوەی قەراریدا تەوتین بکرێ موچەی فەرمانبەران بەبێ کێشە تەوزیع بکرێ داوای ڕوونکردنەوەی لێکرامە بەستان لە تەوتین چییە چ بانقێکە توانێ ئەڵێ غەیری TBI و ڕەشید و ڕافیدەین بانقە ئەهلیەکانیش ئەتوانن تەوتین بکەن باشە مردوو لەمە پاکترە شوەریە یعنی بچن هەژماری من تەواوکەن بڕۆن لە چارچەوەی هەژماری منە ئەگینا ئەگەر هەژماری من کێشەی لەسەر بێت تۆ تەسەورەکەی محکەمەی فیدراڵی ڕوونی نەکاتەوە بڵێ هەژماری من ناقبول نییە تۆ تەسەور کە ئەگەر هەژماری من کێشەی لەسەر بێ هەر سبەی وەزارەتی دارایی عێراق ئەڵێ من تەعامل ناکەم لەگەڵ هەژماری منە بەڵام شتیوان نییە خۆمان گەورەمان کردووەتەوە. گەلێ سپاس کاک شوان کەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق لە بەشێوەیەکی ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵم. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوە کوێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بوون تاسپیارە بەخواتان ئەسپێرم خواتان.